ئەزەل ئەرە تۆ چیت بەسەر هاتووە؟ تۆ هەمیشە قسەی عەقلانیت پێخۆش بووە، بۆ ئێستا گوێ ناگری؟ هەمان شتمان ناوێ عەلی. های تۆ چیت دەوێ؟ یەکەم جار یوسف، دواتر کایە، دواتر کەنعان. بەم شێوەیە من ئەوام دەوێ. تۆ وا دەزان ئەگەرە ژمێری ئیتر پێویست بە ئامۆژگاری و پیرە پیاوانە نابێ؟ هیچ نەبێ وا پیشامەتە کە تۆ ناتەوێ؟ چەندی ساڵەوات کردووە ئێستا ژواب بکە براکەم، یاری بکە. ئەوە ڕامیس بڕۆ ئەشمانی بکەوە لە قسەکەی. قسەکانی من هیچ نرخێکیان نییە ئەزەل، بیرۆکەکانم هیچ بەهایەکیان لات نییە. کوڕەتی پێ بڵێم یاری بکەم. نا ڕاستی بڵێ. بەڵێ من بیرۆکەی خۆم لە بیرۆکەی هەمووتان بێ باشترە، چونکە من باشترە و جۆرەشتانە بیر دەکەمەوە. ئەمە ڕاستەکەیە. باشەی هاوڕێتەکەمان لە شوێ کاکە. ئەی عەلی کاکت نەبووە و کاکە بۆ کوێ چوو؟ دەمەوێت تەواو بێ. تۆ دەزانی من لە چاوەکانی تۆدا چی دەبینم؟ حەز دەبینم، حەزێکی وەکو ئەوان. پیاوێک دەبینم کە دەیەوێت بێتە ڕێبواری هەمان ڕێگا. هەستە ئەزەل هەستە. من لەو ڕۆژەوەی لەدایک بووم ڕێبواری ئەو ڕێگایەم. ئەو ڕۆژێک کە باوکت تۆی بە قورئانی پیرۆز ئاشنا کرد، مامە منی بە تۆپلی و دەمانچە و شتانە ئاشنا کرد. کەوایە بڕۆ بۆ خۆت لە شوێنێکی تر یاری بکە. کوڕە 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 وام لێ مەکە بڵێم تۆڵە و مۆڵە و شتانە هەموو کراوەتە. برە تۆ بۆ چۆتە خۆپەرستی ها؟ خۆت من قسە ناوکارەوە. ئێستا من بۆ لێرەم ها؟ سەرم هەڵگرم لە دەست خۆپەرستی تۆ؟ من خۆپەرستم. کوڕە هەی بێقیمەت چیت لە من نەکرد؟ زۆر ئێوە هێشتا من لە ڕێگەی بشایرە دەکەم تا ئێوە هێشتان بەسەر نییە. ئەزەل هەموو شتێک هەر تۆڵەی تۆ نییە، هەموو کەسێک هەر پیاوی تۆ نییە. ئێمەش لێرەی، ئێمە شتی جیاوازترمان دەوێت، جیاوازتر لەوەی کە تۆ بۆ ئێمە دەوێت. ها یانێ دەتەوێت وەکو ئەوان بی، دەتەوێت وەکو یوسف بی. ڕاستە کورا دەتەوێت وەکو ڕامیس بی. بەڵێ دەمەوێ، بەڵێ دەمەوێ وەکو ئەو بم. دەمەوێت کوڕە قسەیەک هەیە؟ دەتەوێت وەکو هەشتا شەڕایان دەبێت کە ئێستا پشتێن بە دیوارەوە ناوە. ها دەتەوێت لەو کەسانە بی کە خۆشەویستانیان دەکەنە بەترچێوە، لەو کەسانە بۆ بەرژەوەندی تایبەتی خۆم کەسم خۆش نەوێ. ئەوانە قسەی من نین کوڕە. ئەزەل کوڕە تۆ ناوێری شەی ڕووی قسەکە بکەی نەوەک لە ناوچەوانی تۆ سێکی بەسەر بێ. ئەوە حاڵەتی دای تۆ. ئەزەل ها ئافەرین براکەم، پیسایەکی باشت خوارد. ئێوە چی دەم دەکرد لێرە؟ من لیستی شتومەکەن قسانەکانی مەتبەخم هێنا تاوەکو بچمە بازار بیان کڕم. هەر تەواو نەبوو، با بچینە ژوورێ تەواوی کەین. وەرە با من بدگێنم بۆ خۆم لە سماولا. سەریکە سەریکە بەڵکولەی تێ بگەی. خێرە کاکە عەلی، چی هەڵەیەکی کردووە؟ تۆ لەگەڵ خەزەبی خوا هەوڵ دەدەی چی دەبێیتر؟ خاڵەوتی ئەزەل ڕازیکە. ها خاڵۆ ئەزەل لێک جیابوونەتەوە، کەس ناتۆ. ببورە کاگەلی، بەڵام واز لە ڕازیکردنی ئەزەل بێنە. تەفۆ ئێوایە دەزانم بۆ ئێوا دەڵێم ئەزەل و ڕامیس کڕووباوکن، پچێ نێوانیان بۆی کار بکەی ئەزەل شێت دەکا، خاڵۆش بۆ خۆی پاککەوتەیە. گوناحە کوڕم پەکەتە چی حاڵی چی؟ تۆ بە بەڵام تۆ جۆ بگرە، کارکردن لەگەڵ خاڵۆ زەحمەتە، مێشکی ئەو جیاواز کار دەکا، بە تۆدا خواردنێکی بۆ ئەزەل نردووە. ئەزەل و خواردنە ناخوا تفی تێ دەکا. ئێستا تۆ بەتەمای چی؟ ها؟ تێگەیشتم و بڕایەوە. باش لەگەڵ سیخڕۆکە ئەستا گیری دەکەم. کاکە عەلی
ئەو کەسەی خیانەت بکاتە فۆزارێکی تریش دەیکاتەوە ها دواتر جارێکی تر جارێکی تر و جارێکی تریش سەیری ئەوەکە کاری نییە بە سوورەکردنی تۆفیقی منە ئەرە تۆ شتێکی ئەو پیاوەت خۆش دەوێ ئەرێوە چیوت خود بۆ مێزانەوە گتۆن دەپاچیان دەکەیەوە ڕنگتان لە بەرنێشت نازام چ شتێکی ها یعنی خۆشت دەوێ پرسیارە سەرچیەکە ئەو هەز بەچی دەکا نازانم بەڵام هەمیشە بە دوای تۆ بوو بەڵام دواتر وتی کە پێشکەمێک شتێکی وت ئەگەر چی ئەو نێوت ئەزەل وتی بۆ پاراستنی ئەو ئێستا قسەشم لەگەڵ ناکە چزانم مێشکم تێک چووە سەیری کە چەند جواندانە بەدانا دێنە ژوورەوە بۆ خۆیان باڵەت تێگەشتی کاگالی من بە هۆکارکی شارستانی هاتوومەتە ئێرە بوو بە خۆش شارستانیەتت چیت دەوێ سەرسەبەتە چت دەوێ بۆچی باڵەت تێگەیشتی من هاتوومە تاوەکو ئەم نامەیە بگەینی بەدەستی خەتۆ ئازاد کاگالی تەواو عەلی هێشتا تێنەگەیشتی من بۆ خۆم کێشەی خۆم چارەسەر دەکەم پێویست بەوە ناکە کەس بم پارێزێ ببوورە خانمە بچکۆڵە کەنەعام بەک تکات لێ دەکا ئەو نامەیە بگەینیتە دەستی خەتۆ سلما دایکم دەکرێت دانەیەکمان لەمە بدەیتێ زۆر سپاس پێدەچێ هەمیشە خۆت دەویستی خۆت بکڕی بۆ خۆم نەیکڕم ئاوا دەمێنمەوە کەسم نییە دەستخەتەکەت باش ناخوێنرێتەوە ئەمە چی نووسراوە پەنیر تکایە پارچەیەکی بچووکمان لەمە بدەیە ئەی چێ بۆ تۆ پێداویستەکان دەکڕێ وەڵڵا لە ماڵەوە خواردن پێ دروست ناکرێ ژیانی ساڵتیە زۆر سپاس ئێمەش ساڵتین بەڵام بۆ خۆمان خواردنی خۆمان دروست دەکەین باشە ئەگەر لە ماڵەوە بۆ خۆت خواردنی خۆ دروست کەشتێکی تەندروستە ئەیوانە ها بەڵێ لە دەرەوە لەکوێنان دەخۆی وەڵڵا هەرچێ ڕێککەوێ شوێنەکار دەبێ زۆر باشە هەندێ وەرم بەرزی دەڕۆم دواتر کە دێمەوە جەماعەت وازان داخۆچمە چ کارێکم کردووە لە کاتێکدا من چۆم بۆ پیزای نەفیس ئەوێ پێدەزانم خۆشترین پێزای لێیە کام زۆر سێزار ئێوارە دەچماوێ پێزایەکی سێزارم لەگەڵ خۆت بۆ بێنە باش ئەمڕۆ دەوام بەیانیانە ڕاستە ئێوارە بە ئیسراحەت لەگەڵ کچەکان دەیخۆین ئەوە کەوایە با بۆ تۆش پێداویستی بکرین ها باش جەوێکی خۆشە ها مردم لە چاوەڕوانیدا کار پەیوەندی پێوە بکە حەز دەکەی شتێک بڵێ لەبارەی چی؟
ئاخ لە دەستۆ هیچ بابە هیچ. خێرە ئەو مشەوشێ چییە ها؟ کە ئەدەناسی وانە پیاوی کەنعان سەرێکی لێماندا. هاتبوو کۆکتەلێکتان لەگەڵ بخاتەوە؟ نەخێر ئەو نامەی هێناوە. ئادێ بێنە؟ بۆ تۆ ناباوکە کەنان بۆ دایکمی ناردووە. شتیوانیە دەوێت چای بدەیت یەو کچە بکەیە کە هەوڵیدا کچەکەی بکوژێ؟ من بچمە و حەیوانە ببینم؟ ناکچم نا تۆ ناچی چونکە دایکت دەچێ. چی؟ وەڵا هەرەوە مابوو یعنی تۆ ڕازی چاوێن بە یەکتر بکەوێ؟ نا دایکت ڕازیە چاویان بە یەکتر بکەوێ. ئەو جارە تێگەیشتم چونکە کچم من ئەو نیگایی وارە ناوچاوی دایکت دروست بووە پێشتر بینیومە. بۆچی دایکە؟ ئەگەر باسیشی بکەم تێناگەی کچم. شتێکی لە دایکم کرد؟ کەنعان ناتوانێت هیچ شتێک لە دایکت بکات. ئەوەیان باش دەزانم. باواش بێ تو هەر ڕێگەی پێمەدا. ئەوەشیان باش دەزانم کچم. ئەوەش باش دەزانم چونکە دایکی تۆ سەلما هۆنەلە. حیساب بۆ هیچ پیاوێکی دێوەزمە ناکە. لە کۆتاییدا ئەو شتە دەکا کە دەیەوێ. دایکی تۆ کچم سەلما هۆنەلە.